بەڕێزان لە هەرکیوان سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە پاشەڕۆ پزیشکیەکانی نەخۆشخانە و تاقیگە و نۆرینگەکان. ئایا ئەم پاشەڕۆ پزیشکیانە تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی دەکرێت یاخود لە سەلەی تایبەت هەڵدەگیرێت و دواتر لە شوێنی تایبەت لە ناو دەبرێت؟ تایبەت بەم پرسە ڕاپۆر دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. بینەرمان بن. بەپێی پێناسەکردنی ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکا EPA پاژماوەیان پاشەڕۆ پزیشکیەکان بریتین لە هەر پاژماوەیەکی دەرچوو لە دامەزراوەیەکی چارەسەرکردنی پزیشکی وەک نەخۆشخانە و تاقیگە و نۆرینگە پزیشکیەکان و ئەوانەی هاو شێوەیان. پاشەڕۆ پزیشکیەکان بە بەراورد بە پاژماوەی ئاسایی دەکرێت لە بڕدا کەم بێت، بەڵام لە جۆردا زۆر ترسناکە. دەکرێت پاژماوەی نەخۆشخانەکان بەم جۆرە پۆلێن بکرێن. پاژماوە ئاساییەکان وەک خواردەمەنی و کاغەز و کارتۆن. مادە بەکارهاتوەکان وەک قوتووی دەرمان و چپس و پلاستەر و لۆکە و شوشە و سرنج و چەقۆ. پاژماوەی نەشتەرگەری وەک پارچەی بڕاو لە لەش، پێست، خوێن، قژ، ئێسقان، مادەکانی دوای نەشتەرگەری وە کیسەی پلاستیکی و مادەی تاقیگەکان. پاژماوەی پشکنین و دەرخستن وەک مادەی وێنەگرتن و تیشکی ئێکس. دەرمانی ماوە بەسەرچوو یان گەڕاوە گیراوەی ماوە بەسەرچوو. جۆرەکانی ئەم پاژماوانە هەتا زۆرتر بن، جیاکردنەوە و کۆکردنەوە و کۆگاکردن و گواستنەوەیان قورستر دەبێت. مانگانە تەنها لە ناوەندی پارێزگای سلێمانی 50 بۆ 60 تەن پاشەڕۆی پزیشکی کۆ دەکرێتەوە. لە کۆی ئەم بڕا 15 تەنی بە تەنهایی نەخۆشخانە تایبەتەکانن. بۆ کۆکردنەوەی هەر کیلۆیەک لەو پاشەڕۆیانش بڕی 2000 دیناری عراقی لەلایەن حکومەتەوە وەردەگیرێت لە نەخۆشخانە تایبەتەکان. پێویستە بۆ هەر جۆرێک لەو پاژماوانە چارەسەری گونجاو هەبێت، نەک پەنا ببرێتە بەر سووتاندن کە دەرکەوتووە سووتاندن دەبێتەوە هۆی بەرهەمهێنانی دایۆکسین کە نزیکەی 75 مادەی کیمیاوی لە خۆ دەگرێت و دەبێتە هۆی شێرپەنجە و کاریگەری نەرێنی هەیە لەسەر سیستمی بەرگری لەش و گەشەکردنی. چونکە دایۆکسین لە ئەنجامی سووتاندنی ئەو مادە پلاستیکیانەوە پەیدا دەبێت کە لە بنەڕەتدا مادەی کلۆریان تێدایە. ئەمە جگە لەوەی کە مادەی جیوەش لە سووتاندنی ئەو پاشماوانەدا پەیدا دەبێت و کاریگەری خراپی دەبێت لەسەر مێشک و گورچی لەو جگەر و دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و بەتایبەت پیسبوونی هەوا. هەروەها هێشتنەوەی پاژماوەکانیش لە زەویدا بێ چارەسەر هۆکارێکی دیکەی نەخۆشی کوشندەیە. چارەسەری گونجاو و نوێ سووتاندن نییە، بەڵکو بریتیە لە خاوێنکردنەوەی هەڵمی ئۆتۆکلیف کە بە گەرمی و پاڵەپەستۆی هەڵم ئەو پاژماوانە چارەسەر دەکرێن و مادەی دایۆکسینی مەترسیداریش نایەتە بەرهەم. لەم ڕێگەیەوە ئەم پاژماوانە مەترسیان نامێنێ لەسەر تەندروستی مرۆڤەکان و دەتوانرێت وەک هەر پاژماوێکی ئاسایی لێ ڕزگار ببین. دکتۆر گیان مەبەست لە پاشماوەی پزیشکی چییە؟ بەڵێ پێشێکی سوپاسدانەکەم خۆتان دەزان کە ئێمە باس لە پاشەڕۆ پزیشکیان پاشماوە پزیشکیەکانەکەین با بڵین ئەو پاشماوانەیە کە لە ناو نەخۆشخانەکانە دەمێنێتەوە ئەو نەخۆشخانانەش ئایا ئەمانە ئەو لە بەشە ئەو شوێنانەیە کە چارەسەری تێدا دەکرێت لە دەرزی لێدانە لە پشکنینەکانە یاخود ئەو شوێنانەیە کە نەشتەرگەریەکان بەکە دەکرێت یاخود ئەو جلوبەرگانەیە کە لە ناو نەخۆشخانە بەکاردێت بۆ ئێمە ئەمانە زۆر جار کە باسی دەکەیان ئەو ناوەی لێنرا ئەمانەوانە ڕەنگە ئەگەر بخرێتە ناو سەڵێکی خۆڵی ئاسایی و دوو ڕۆژێکە لە شوێنە بڵاو بێتەوە کەسی کە تووشی حاڵەتێکی نەخۆشی بکات چکە زۆر جار ئەو کەسێکە لە نەخۆشخانە داخل بووە هەڵگری ڤایرۆسە یاخود جۆرە بەکتریاکەن جۆرە نەخۆشیی هەر نەخۆشیی گوازراوە بێت ئەمانە هەموو دەبێت بە شێوازێک بکرێت کە هیچ مەترسیەک بۆ دووبارە توشبوونەوەی هەر هاوڵاتیەک نەکە لە شوێنە گشتیەکان یاخود لەو شوێنانەی کە فڕێدەدرێت. دکتۆر ئەم پاشەڕۆ پزیشکیانە لەگەڵ پاشەڕۆی ئاساییە لە ناو نەخۆشخانەکانە لە ناو سەلەی جیاوازە جێ ئەکرێنەوە یاخود تێکەڵ ئەکرێن؟ نا بێگومان ئەگەر تۆ دیقەت بی لە هەموو نەخۆشخانەکان چەند سەلەیەک دانراوە
لەوانەیە مەسە مسراوە ئەمە پاشەڕۆی پزیشکی ئەمە پاشماوەی ئاسایە هەندێک سەلی کەش بۆ هەندێک حاڵەتی تدانراوە بۆ ئێمە لە کاتی کۆکردنەوەدا کە کۆ دەکرێتەوەوانە لەلایەن بەشی خزمەتگوزاری ناو نەخۆشخانەکان ئەمانە بەجیا دابن برێت بۆ ئەمە لەگەڵ پاشەڕۆی ئاسایی جاری کە فرە نەدێت لە شوێنێکەوە و یاخود بەرکەوتنی دووبارە لەگەڵ کەسێکی تر نەبێ یاخود لەگەڵ هەر هاوڵاتێکدا نەبێ بۆ ئێمە چیمان کردو ئێمە ئەم پاشەڕۆیانە بەجیا کۆ دەکرێنەوە پاشا دەبرێتە شوێنێکی تایبەت لەوێت دەسووتێنرێت بۆی هیچ مەترسیەکەم بۆ ژینگە هەم بۆ هەر کەسێکیش ئەگەر بەرکەوتی هەبێ لەگەڵ واتە ئەم پاشەڕۆ پزیشکیانە کە لە ناو نەخۆشخانەکان جێ ئاکرێتەوە جارێکی تر تێکەڵ بە زبڵ و پاشماوەی ئاسایی ناکرێت بەڵکوم لە شوێنێکی تایبەت ئەسووتێنرێت ئەو پرۆسەیە چۆنە یانی هیچ بەڵێ ئێمە خۆ ئاگادارن لە 2013 تۆم بڵم لە کۆتایی 2012 سەرەتای 2013 کە مەحرەقە لە شاری سلێمانی دانراوە لە ئێستادا ژمارە سەر ئاستی کوردستان ئەتوانم بڵێم بەڵێ یەکەم مەحرەقە بووە لە ئێستادا ئێمە ئەو مەحرەقانە ژمارەیان 6 مەحرەقەیە کە هەمانە وەجگە لەو ژێمە 2 مەحرەقی کەمان هەیە یەکیان لە نەخۆشخانەی شەیداسوی یەکیان لە نەخۆشخانەی تعلیمیە بەڵام بەڕاستی ئەوە ماوەی چەند ساڵێکە کاری پێ ناکرێت لەبەرەوەی کێشەی سیانەیان هەبووە دەبێت ئەوە کاری لەسەر کرێتەوە بەڵام ئەو 6 مەحرەقەیەکە کە ئێستا هەمانە ئیشی لەسەر دەکرێت و هیچ ئیشکالاتێکی نییە و ئێمە تەنها ئەوە نییە پاشەڕۆیان خودت بە دوواداچوون بۆ پاشەڕۆی ناو نەخۆشخانە حکوومیەکان بکەین بەشکۆ هەموو نەخۆشخانە ئەهلیەکانیش بە هەموو سنتەرەکانە و ئیجبارن کە دەبێت ئەمە لە ڕێگەی ئەم مەحرەقانی ئێمە وەربگیرەوە لێ بسووتێنرێت بۆی دڵنیا بین کە 100% ئەمانە هیچ زەرێکیان بۆ ژینگە یاخود بۆ هاوڵاتی نابێت واتە هیچ پاشەڕۆیەکی نەخۆشخانەکان هیچی تێکەڵ بە زبڵی ئاسایی ناکرێت و بە هەمان شێوە لەو شوێنانەش دانانرێت کە زبڵی ئاسایی لێدانرێت بەڵکم لەو شوێنانە کۆکرێتەوە کە وەکەوەی کە بەڕێز ئاماژت پێکردوە لەوێ ئەسووتێنرێت بەڵێ بێگومان هەمویان کۆ دەکرێنەوە بەجیا و تەنانەت پرۆسەکەوەیە هەر لە یەکەم سەرتاوە کە لە نەخۆشخانەکە ئەم پاشەڕوانە بەجیا کۆ دەکرێنەوە پاشان بەجیا دەبرێت ئەم مەحرەقانە و پاشان لەوێ دەسووتێنرێت و دڵنیایی دەدرێت کە 100% ئەم پاشەڕوانە دوای سووتانیان هیچ زەرەریە و پیسبوونێکی ژینگە ناکەن باشە ئەمە تەنها بەس بۆ نەخۆشخانە حکومیەکانە یان بۆ نەخۆشخانە تایبەتەکانەوە بۆ ئەو شوێنانەشێکە وەکو تاقیگە و نۆرینگەکان کارەکەن نا 100% ئێمە لیژنەی بە دوواداچوونمانەوە بەشی ئینفێکشن کۆنتڕۆڵمانەیە لە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی و هەمیشە بە دوواداچوونی ورد بۆ ئەو بابەتە کراوە و هەمیشە بە وردی ئێمە ئەو حساباتانە دەکرێت کە نەخۆشخانێکی گەورە چەنە پاشەڕۆی فعلەن ئەم پاشەڕۆی هەموویەتەوە ژێر بەڵێتەوە لای بەشی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و لە مەحرەقەکان دەسووتێنرێت بۆیە هەمیشە بە دوواداچوونمان کردو و دڵنیایی دەدەین بە دوواداچوونەکان زۆر بەوردێچکەوە بەشێکی زۆر گرنگە و ئەتوانم بڵێمەوە ڕێگری لە چەندین حاڵەتی پیسبوونی ژینگە و گواستنەوەی نەخۆشی بڵاوبوونەوەی نەخۆشی گواستراوە دەکات. ئەتا هیچ نۆرینگە و تاقیگەیەک بۆی نییە کە ئەم پاش ڕۆپزیشکیانە تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی بکات بەڵکوم هەمووی ئەبێت بنێرە بۆ ئەم مەحرەقەیە لێرە بسووتێنرێت. بەڵێ بە دڵنیاییەوە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی و نۆرینگە و سنتەر و تاقیگە بۆی نییە و پاشان ئەوەش نیە خۆشیان بڵێن ئێمە خۆمانەی سووتێنی نەخێر دەبێت هەر لە ڕێگەی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و لە ڕێگەی مەحرەقەکانی ئێمە بێت. لەناو هەموو نەخۆشخانەکان دوو جۆر سەلە هەیە سەلەیەکی زەرد کە تایبەتە بە پاشەڕۆ پزیشکیەکان و هەموو پاشەڕۆ پزیشکەکانیش ئەکرێنە ناو علاگەیەکی تایبەتی زەردەوە و پاشەڕۆ ئاسایەکانیش ئەکرێنە ناو سەلەی ڕەش یان سەلەی شینەوە و دواتر ئەم پاشەڕوانەکە جیاکرێتەوە لێرەش بە هەمان شێوە پاشەڕۆ پزیشکەکان ئەکرێتە ناو سەلەی زەردەوە و پاشەڕۆ ئاسایەکانیش ئەکرێتە ناو سەلە شینەکانەوە و دواتر لەلایەن ئۆتۆمبیلی تایبەتی تەندروستیەوە ئەم پاشەڕۆ پزیشکیانە هەڵ ئەگیرێتەوە ئەبرێت بۆ شوێنی تایبەتی سووتاندن بە پاشەڕۆ پزیشکیەکان.
کاکڕێوار ئێوەکو نەخۆشخانەکەتان پاشەڕۆ پزیشکیەکان لەگەڵ پاشەڕۆی ئاسایی تێکەڵەکەن یان ناجیایەکەنەوە؟ طبعاً وەکو نەخۆشخانە ئێمە بە حکومی کە نەخۆشخانەی بەخشی نەخۆشخانەیەکی فراوانە نەخۆشخانەیەکی گەورەی و لۆدێکی زۆرمان لەسرە و پێکهاتەی نەخۆشخانەکەی ئێمەش مەڵتی سپێشاڵەتی ینی هەموو بەشەکانمان هەیە بە نەشەرگەری بە قاوش و عینایە و کلینیک و هەموو ئەمانەمان هەیە بە دڵنیایی ئەوەم خەستانەیەش کە یەکێ لەو گرفتانەی ئێمە کە هەمان بووە تا ئێساش مەسەلەی پاشەڕۆی پزیشکی کە پاشەڕۆی پزیشکیمان هەیە عیلمیان ئەم پاشەڕۆ پزیشکیانە نابێت تێکەڵ بکرێ بە پاشەڕۆی ئاسایی ئێمە لە نەخۆشخانەی بەخشین سێ جۆر حاویەمانداناوە بۆ پاشەڕۆ بۆ کۆکنەوەی پاشەڕۆ یەکێ لەمانە پاشەڕۆی پزیشکیە و لە هەموو ئەو شوێنانەی کە پاشەڕۆی پزیشکی تێدا دروستە بێت سیفتی بۆکس هەیە کە تایبەتە بە پاشەڕۆی پزیشکی وەکو ئەمانەی کە شارب ئینسترومنتیان پێدەوترێ ئەمانەی کە تیژە وەکو سرنج و بلیدەر و ئەمانەی کە بەکاردەهێنرێت دەکرێتە بۆکسێکی تایبەتەوە کە تایبەت بە پاشەڕۆی پزیشکی و ئەمانە نابێت تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی بکرێ ئێمە تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی ناکەین ئەمانە ڕەنگەکەیان ڕەنگێکی زەردە سەتڵێکی زەرد گۆدانراوە و ڕۆژانە لە هەموو بەشەکان و لە ئەمەلیاتیش ئەمانە کۆ ئەکرێتەوە ئەبێ بچێتە شوێنێکی تایبەت و مەحرەقەی تایبەت بسووت بە شێوەیەکی زانستی لەناو ببرێت زۆر باشەوەتە ئێوە لێرە ئەو پاشەڕۆ پزیشکیانی کە هەیە تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی ناکرد و جیایەکەنەوە خێر بە هیچ جۆرێک دوای ئەوەی جیایەکەنەوە چی لەم پاشەڕوانە ئەکری ئایا هەر لەو شوێنانی کە با بڵین زبڵی ئاسایی لێ فڕێدرێت ئێوەش بە هەمان شێو لێ فرێدن یاخود نابە پێچەوانەوە ئێوە بە ڕێگەیەکی زانستیان لەناوە برێمە چۆن ئەم پرۆسەیە؟ ئێمە ئەم پاشەڕوانە کە کۆ ئەکرێتەوە ڕۆژانە وەکو باسم کرد سێ جۆر سەتڵمان هەیە یەکێکیان کە پاشەڕۆی پزیشکیە پاشەڕۆی پزیشکی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بەداخەوە چونکە ئێمە خەستخانە ئەهلیەکان مەحرەقەی تایبەت بە خۆمان نییە بۆیە بەڕێوەبەراتی تەندروستی بە سوپاسەوە کە ئەمەرکەی گرتوۆتە ئەستۆ سارەیەکی تایبەتیان دابین کردووە ڕۆژانە ئەمان دێن پاشەڕۆی پزیشکی کۆکەنەوە لە خەستخانە ئەهلیەکان و من زمینیها خەستخانەکەی ئێمەش ئەم پاشەڕۆ پزیشکانە ئێمە تەسمیلی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەکەین و ئەوان خۆیان مەحرەقەی تایبەت بە لە ناوبردننی ئەم پاشەڕۆ پزیشکیان هەیە و ئەی فەوتێنن دوای ئەوەش ئێمە پاشەڕۆی ئاسایی هەیە پاشەڕۆی ئاسایی لە گەڵ کۆمپانیایەکی کۆکردنەوەی خۆڵ و خاشا کە عەقدێکمان هەیە ئەمانیش ڕۆژانە دێن ڕۆژی دوو جاریان ئەم پاشەڕۆ ئاساییانە کۆ ئەکرێتەوە ئەمانیش ئەیبەنی خۆیان وەزایدن پاشەڕۆی پلاستیکی کە ئێمە سەتڵێکماندانەوە تایبەت بە پاشەڕۆی پلاستیکی چون خۆ دەزانی ئێمە زۆر پاشەڕۆی پلاستیکی شەر هەیە لە نەخۆشخانەکە بە حکمەوەی کە سەردانی کارێکی زۆرمان هەیە دەبی ئاو مەسەڵەن هەندێک پێداویستی ترەکە بێتە پاشەڕۆی پلاستیکی ئەمانەش بەجیا کۆکرێتەوە و کۆمپانیای تایبەت بەخۆی بەڵێ ئەماژت بەوە کرد کە پاشەڕۆ پزیشکیەکان لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و هەڵئەگیرێتەوە دواتر لەلایەن تیمەکانی ئەوانەوە لەناو ئەبریان ئەسووتێنرێت بۆ ئەمە ئایا ئەوان بەبێ بەرامبەرم کارە بۆ ئێوە ئەنجامدەن یاخود نا بۆ هەر کیلۆیەک بڕەپارەیەک لێەوە وەرئەگیرێت وەگەر وەرەگیرێت ئەو بڕەپارەیە چەندە؟ ئێمە ئەوەی کە هەبێت بەر پاشەڕۆی پزیشکی کە بەڕێوەبەراتی تەندروستی ساری تایبەت بە پاشەڕۆی پزیشکی دابین کردو کارم خۆتان زان ئەمەش بە ڕاستی کارمەندی پێویستەوەمانە ئێمەش بڕێ پارە دیاری کراوە بۆ هەموو خەستخانە ئەهلیەکان هەڵەنە کیلۆی 2000 دینار دانراوە ئێمە ڕۆژانە ئەم بەڕێزانە کەیان خۆیان چەند کیلۆ هەبێت حساب کتابمان هەیە ئەمەیان کە ئەمەش پێم وایە بۆ مەساریفی مەحرەقەیە و واتە بۆ هەر کیلۆیەک 2000 دینار وەرەگیرێت بۆ هەر 100 کیلۆیەک با بڵێن 200,000 دینار وەرەگیرێت ئێوە بە دوواداچوونتان کردووە لەسەرەوەی کە دڵنیا بنەوە لەوەی کە ئایا ئەم پاشەڕۆ پزیشکیانە لەناو ئەم مەحرەقانە ئەسووتێنرێت دیان نابە پێچەوانەوە هەر تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی یەکرێتەوە ئێمە بە حکمەوەی کە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی خۆی جیهەتی معنیە بەم قەزیەیە و ئێمەش ئەم سیقە و متمانەیە هەیە لە بینمانە دوا ئەوە خۆیان نیەن چونکە کارمەندی تایبەت بە خۆیان هەیە دوجار ئەم پاشەڕۆ پزیشکیانە ناکرێ هەر کەسە و تەسەڕوفاتی پێوە بکات و تعاملی لەگەڵا بکە ئەمە خۆیان کارمەندی ڕاهێنراویان هەیە و ساری تایبەتیان هەیە دێن لە خەستخانەکەەوە خۆیان کۆیەکەنەوە دواتر خۆیان ئەیبن لە مەحرەقەی خۆیان ئەیسووتێن و ئەمەیان تایبەتە بە خۆیان.
کاک محەممەدگیان دوای ئەوەی کە پاشەڕۆ پزیشکەکانی نەخۆشخانە حکومی و تایبەتەکان کۆکرێنەوە ئەهێنرێن بۆ ئێرە لە تانجەرۆ لێرە چی لێکرێت ئێوەکو تەندروستی چی لەم پاشماواناکە ئێمە لێرە هەڵەسین بە چارەسەرکردنی چارەسەرکردنەکەی لەم شوێنەیە لە ڕێگەی سووتێنەرەکانەوە بێت پێشتر تەنها یەک سووتێنەرمان هەبوو ئەو سووتێنەرە لە ناوشارە بوو بەڵام دوایی بەهۆی بوونی سکاڵە لەیان هاوڵاتیانە و دەرچوونی دووکەڵ و بۆنی ناخۆشەوە سووتێنەرەکە گواسترایە بۆ ئەم ناوچەیە ئەو سووتێنەرە وردە وردەپەرەی پێدرا بوو بە دوان بوو بە سییان ئێستا لەم کاتەیە 6 سووتێنەرمان هەیە ئەو 6 سووتێنەرێکیان تایبەتە بە چارەسەرکردنی خوێن بە تایبەتی ئەو بوتڵی خوێنانی کە لە بانقی خوێنەوانەیە دەنێرێ بۆ ئێرە لەو سووتێنەریا چارەسەر دەکرێت پێنج سووتێنەرەکەی تر تایبەتە بە پاشەڕۆی ڕق میدیکەل وەستی ڕق لێرە دەسووتێنرێت و چارەسەر دەکرێت بەڵام خۆی لە ڕاستیدا ئەو بڕی کە ئێستا دەگاتە ئێرە پێویست وا بوو کە ئەو بڕە نەگاتە ئێرە چکە ئێمە دوو ئامێری ترمان هەیە کە پێشکەوتوترە لە سووتێنەرەکان سووتێنەر ڕاستە یەکێکە لە ڕێگاکانی چارەسەرکردنی پاشۆڕی پزیشکی بەڵام ڕێگەی پێشکەوتوتر هەیە ئامێری پێشکەوتوتر هەیە هەموو ئاگرکردنەوەیەک دژ بەژینگەیە ئێمە لێرە ئاگرەکەینەوانێ لە ڕێگەی ئاگرەوانەیە ئەو پاشۆڕ پزیشکانە لێ ناوبین بەڵام ئەو ئامێرانەی تر ئاگرکردنەوەی تیانە لە باس لەوەش ئەەکەین کاک محەممەد بەڵام لێرە ئاماژەت بەوە کرد کە ئێوە 6 سووتێنەرتان هەیە و لەم 6 سووتێنەرە 5 سووتێنەریان تایبەتە بە پاشەڕۆ پزیشکیەکان و یەک سووتێنەریشیان تایبەتە بە خوێن و لە ڕێگەی پاشە ئەم سووتێنەرانەوە تەبەن هەمویان با بڵێن دووکەڵ فڕێاتە ناو ژینگەوە و هەروەها ئەمانش کە سووتێنرێت خۆڵەمێشی لێجێمێنێت ئەمە ینی ئەم دووکەڵە ژینگە پیس ناکات ئەگەر سێتان کردبێت تا ڕادێکی زۆر جار هەستی پێ ناکرێتەوە ئەم ئامێرانە ئیشەکەن لەبەرەوەی هەر ئامریکان دوو شوێنی تایبەت هەیە کە لەلایەن شارەوانی ڕێگە پێدراوە و دیاری کراوە لەو شوێنە ئەشارێتەوە بەژێر خۆڵەوەی ئەکڵاتە ئایا ئەمانە یعنی زیانی بۆ ژینگە نییە؟ ئێمە ئەڵێن ئەمانە هەمووی زیانی بۆ ژینگە هەیە بەڵام هەیە مەترسی زیاتر هەیە مەترسی کەمترە ئێمە وەکو ئاماژەم پێە ئێستامەیەکێکە لە چارەسەرەکان بەڵام چارەسەری لەمە باشتریش هەیە ئەو چارەسەرە باشە چییە؟ ئەو چارەسەرە بەکارهێنانی ئامێرەکانی ئۆتۆکلێف شرەیدەرە ئامێرەکانی ئۆتۆکلێف شرەیدەر ئێستا لە وڵاتانە کاری پێدەکرێت دوور کەوتونەوە لە بەکارهێنانی سووتێنەرەکان ئەو ئامێرانە هەڵەسن بە وەرکردنی ئەو پاشۆڕۆ پزیشکیانە و تاقیمکردنی کە بووە گۆڕینی لە پاشۆرۆیەکی مەترسیدارەوە بۆ پاشۆرۆیەکی ئاسایی کە ئەو کاتێک کە ورکرا و چارەسەر کرا و تاقیم کرا لەگەڵ پاشۆرۆکی ئاساییە تێکەڵاوەکرێتەوانێ و فڕێ ئەدرێت ئەو کاتێوەکو پاشۆرۆکی ئاسایی کە لە شارەوانی کوێکاتەوە لە ناوشار لە ماڵان لە شوێنە گشتیەکان وەکو پاشۆرۆ ئاسایی لێت و مەترسی نامێن واتە توانین بڵێن ئەم سووتێنەرانش ینی هێشتا ڕێگەیەکی تەواو زانستی و دروست نییە بەوەی کە با بڵێن زیانەکانیان مەترسیەکان لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ کەم کاتەوە بەڵکوم ئەوەی کە ئەو جۆرە ئەمریکا بەڕێزت ئاماژەی پێکەی چارەسەرەکان بەڵێکێکە لە چارەسەرەکان بەڵام بەبستم لە ڕێگەی تەواو زانستی و ڕێگەیە کە کەمترین زیان بە ژینگە بگەێنێت ئەو شێوە ئەمریکا بەڕێزت پێشنیارێکی تا ئێستا لە کوردستان ئەو جۆرە ئامێرە نییە هەیە سایمە لە شاری سلێمانیا دوو ئامێرمان هەیە لەو شێوەی کە بەڕێزت باسیەکەی بەڵێ یەکیان لە نەخۆشخانەی فێرکاری وتیان نەخۆشخانەی شەیداسوەیە بەڵام بەداخە و دوو ئامێرە لە ئێستادا لە کار کەوتون بەهۆی نەبوونی سیانەوانێ بەهۆی کێشەی ترەوانێ ئەو ئامێرانە لە کار نەتوانراوە بەکار بخرێتەوە بەڵێ ینی سیانەیەکی ئاسانیشی ئەوە پرز نییە بەڵام بەهۆی نەبوونی بودجەوە بەهۆی
نەبوونی سییانەوە چاک نکراوەتەوە لەبەرەوە لۆدێکی زۆر زیاتر کەوتۆرە سەر ئەم سووتێنەرانی کە ئێستا ئێمە هەمانە لێرە بەداخەوە کاک محەممەد لێرەش 6 ئامێرتان هەیە ئەوەندەی کە زانیاریم هەبێتەنا 4 ئامێریان ئیشەکەن و 2 ئامێریتریان ئیش ناکەن وە کارەکەی چییە؟ ئەو 2 ئامێریتریان لە نەخۆشخانەی شارەوە گواستمانەوە بۆ ئێرە ئەویش لە ئەنجامی ئەوی کە لێرە بڕێکی زۆر زەبڵ کو ئەو بوانێ لە توانای سووتێنەرەکانە نەبووکەوە چارەسەری بکەن ئێستا ئەو 2 ئامێرە دامەزراون بەڵام بەهۆی کێشەی ترەوانێ بە تایبەت بەهۆی نەبوونی کارەبای بەردەوامەوانێ ئەو 2 ئامێرە ئێستا کار ناکەن واتە تەنها بەهۆی نەبوونی کارەبای بەردەوامی نیشتیمانی و نەتانتوانیوە و 2 ئامێری تریش بەگەڕ بخەن بەڵێ بەڵام لە ئێستا لە هەوڵداینکەوە کارەبای بەردەوامی بۆ دابین بکەین ئەمە تا چەند ئاستەنگی بۆ ئێوە دروست کردووە لە ڕووی کارەکانتانەوە و وەکەوەی کە لێرەش ئەبینرێ ینی پاشماوەیەکی یان پاشەڕۆیەکی زۆری پزیشکی هەیە ئایا بەهۆی کارنەکردنی و ئامێرانەیە کە تا ئێستا نەتوانراوە ئەو پاشەڕۆ پزیشکانەی تریش هۆکاری سەرەکی کارنەکردنی ئامێرەکانی ئەو 2 ئامێری ئۆتۆکلێف شوێدەرەوەیەکەوە لۆدەکە کەوتۆرە سەر ئەم شوێنە دوایەوە ئەو 2 سووتێنەرەی تریش کەوتمان کارەبای بەردەوامی نییە وە کارمەندی شارەزاشی نییە لەم کاتەیە بۆ ئیش پێکردنی ئەوەش گرفتێکی ترەکە وای کردووە پاشەڕۆ پزیشکەکان تا ڕادەیەک کۆمەڵ ببن مانگانە چەند تەن لە پاشەڕۆی پزیشکی لە نەخۆشخانە حکومی و تایبەتەکانەوە ئەهێنرێتە ئەم شوێنە مانگانە 50 بۆ 60 پاشەڕۆی پزیشکی کۆکرێتەوانێ نزیکی 15 تەنی مانگانە لە نەخۆشخانە تایبەتەکانەوەیە و ئەوی تری لە نەخۆشخانە حکومیەکانەوە بێگومان ئەم تابێ ئەو ژمارەیە بەرەو زیادبوونە ڕۆ وەکو ئەزانی ژمارەی دانیشتوان زیاکە ژمارەی نەخۆش زیاکە ژمارەی نەخۆشخانەکان زیادی کردووە ئەوانە هەمووی بێت هۆی کەوا بڕی پاشەڕۆی پزیشکیش زیاد بکات توانای ئامێرەکان لەو ئاستەیە کە بتوانێت ئەو هەموو پاشەڕۆی کە مانگانەیان ڕۆژانە بۆتانە هێنرێ ئێوە بتوانن هەمووی بستوتێنن ئێستا لەم کاتەیە 4یان کارەکە یەکێکیشان تایبەتە بە بانقی خوێن سیانەمێنێتەوە ئەو سیانە بێگومان لە توانایە نییەکەوە ئەو پاشۆڕی کە کۆکرێتەوانێ لە ناوی بەرێ باشە لە دوایەوەی کە بۆ نمونەگەرەوەی لە توانانە بۆ پاشەڕۆی ترچی لەکرێت یاخود هەر لێرە دائەنرێتە تاوەکو ئەو کاتێک کە چۆن دەڵێ سەرەی دێ بۆ ئەوی بسووتێنرێ یاخود بە جۆرێکی تر لە ناوە برێت ئێمە لەلایەن وەزارەتی ڕێماییمان بۆ هاتووەکەوە دەتوانرێت لە کاتی کۆبوونەوەی بۆ نمونە لە کاتی کۆرۆناکەیە پێشتر بڕێکی زۆر زبڵمان بووە ئەوەی کە فریانە کەوتینایە نەک کۆرۆناکە ئەوەی تریان نەخۆشینی ئاساییەکە لەلایەن وەزارەتەوانێ ڕێنماییم بواتۆ کەوا چاڵ هەڵکەنرێ لە شوێنی تایبەتەوە بسووتێنرێت و داپۆشێتەوانێ یعنی ئێمە ئەڵێن ئەمە زانستینی نیە ئێمە ئەڵێن ئەمە کارێکی دش بە ژینگەیە بەڵام لەوە باشترە کە بمێنێتەوە لە ناو ژینگە لەسەر زەوی یاخود لە فڕێ بدرێت لە نزیک سەرچاوە ئاویەکانەوانێ ئەوە لەو لایەنانەی تر باشترە واتە گەر هات و لە کاتێکە کە بۆ نمونە ئامێرەکان فریایەوە نەکەوت کەم پاشەڕۆ پزیشکانە بسووتێنێت ئێوە ناچارە بن با بڵێن چاڵی بۆڵکردن و بیسووتێن و دواتر بیکەن بەژێر خاکەوە بۆ جۆرە بەڵام ئێمە گەر ئەو 2 ئامێرەمان ئیش بکات ئەو 2 سووتێنەرەی کە هەشمانەوە لە نەخۆشخانەی شار گواستومانێتەوە ئەو دوانش کەونەکار ئێمە هیچ کێشەیەکمان نابێت لە کۆبوونەوەکە بەڵێن ئێوەتە ئەو 2 ئامێریان تەنان لەبەر هۆی نەبوونی کارەبای نیشتیمانی نەبوونی کارەبا و کارمەندیش کە ئێستا وەکو پێویست کارمەندی تایبەتمان نییە بۆ کارپێکردنی ئەو 2 ئامێرە یعنی بەڕاستی و کێشانەیە کە وای کردووە ئەو زبڵە کۆ بێتەوانێت کاک محەممەد ئێمە ئێستا کە لێرە وەساوین ینی هەست بە بۆنی ناخۆش ئەەکەین و کۆمەڵک مێش و مەگەزی زۆریش لێرە هەیە ئایا ئێوە تا چەند وەکو تەندروستی توانیوتانە ڕەچاوی لایەنی تەندروستی و کارکردنی ئەو کارمەندانە بکەن کە لێرە ئیشەکەن ئەو کارمەندانەی کە لێرەن پێداویستە تایبەتەکانی خۆپارێزی کەسی بۆ دابین کراوە لە دەمامکەوانێ لە دەستکێشەوانی دەستکێشی تایبەتەوانێ لە جلوبەرگی تایبەتەوە پێڵاوی تایبەتەوە ئەمە لە پێنا ئەوەیەکەوە لێرە مامەڵە لەگەڵ چیاکە لەگەڵ مادەیەکی مەترسیداراکە لەگەڵ پاشوڕی پزیشکی ئاکات لەگەڵ نیدڵ و ئەو شتەتیژانەیەکە کە لە ناو سێفتی بۆکسەکان هەیە لەبەرەوە پێویستە دەستکێشەکانی تایبەت بێ پێڵاوەکەی تایبەت بێ جلوبەرگەکەی تایبەت بێ خۆی هۆشیاری ئەوەی هەبێ کە خۆی بپارێزێت و لەگەڵەوە هەموو پێداویستێکی بۆ دابین کراوەکەوە بەکاری بهێنێت کاک محەممەد پسپۆڕی بەڕێزت لە بواری ژینگە و کیمیاییە و لە هەمان کاتە پێشتریش بەڕێز بەڕێوبەری فەرمانگەی ژینگە بووی لە سلێمانی ینی ئەمانە چ کارەساتێکی بۆ ژینگە و بۆ تەندروستی مرۆڤ دروستەکەن ئەگەر بێت و بەم جۆرە بەردەوام بێ و نەتوانرێت ڕێگەی تر و چارەسەری گونجاوتر بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە
خۆی بێ بگەڕێتە دواوانێ ئایا ئەو پاشۆڕی کە کۆکرێتوانە نەخۆشخانەکان ئەگەر وەکو جاران بێت بڵێن پێش بۆ نمونە 10 ساڵ لەمەوە پێش هەندێک سووتێنەر هەبوو لە ناو نەخۆشخانەکان ئەوانە کاری کردو ئەوش وەکو پێویستنەوە بەڵام ئەگەر وانە بێت ئەو کاتە پاشەڕۆی پزیشکی لەگەڵ پاشەڕۆی ئاساییە بە یەک ئۆتۆمبیل کۆکرێتەوە فرێ دەدرێت بۆ ناوچەی تانجۆریان و ناوچانی کە شوێنی فرێدانی زبڵ و خاشاک شوێنی شاردنەوەی زبڵ و خاشاک کە ئەو ئەو شوێنە خۆی لە خۆیدا شوێنێکی نەگونجاوە نەشیاوە لەبەر ئەوەی هەم نزیکە لە دانیشتوانەوە لە ناوچەی پیشەزازیەوە کە ئەویش بێگومان خەڵکی تایە کرێکاری تایە هەندێک شوێنی تیا ماڵیشی لێەوە نزیکە لەگەڵ ئەوەشدا لە ڕووباری تانجەرەوە نزیکە ئەمانە هەمی بێتە هۆی ئەوەی کەوا مەترسی زیاتری هەبێ ئێمە ئەڵین لێرە ئەهێنینە ئێرە ئیگوازینەوە بۆ ئەم شوێنە لە ڕێگەی سووتێنەکانەوە چندێک لە توانامانە بێ لە ناویانە بین و هەوڵ ئەدەین بۆ زیادکردنی ژمارەی سووتێنەرەکان کە ئێستا هەوڵمان ناو لە کارکردنان هەوڵ ئەدەین و هیوادارین ئەو دوو ئامریکا هەشمانە لە ئەو دوو نەخۆشخانەیە ئەو دوانش کۆنەوە کار ئەو کاتە زبڵ ناکاتە ناوچەی تانجەرۆ دانی بۆ شاردنەوە سووتێنەرەکان شتان بۆ ماوەی 24 کاتژمێر بە بەردەوامی کارەکات ئێمە 24 کاتژمێر ئەگەر کارەبا هەبێ 24 کاتژمێر کار دەکەن ئەگەر کارەبامان هەبێت بە شێوەیەکی گشتی ئێستا کێشەی با بڵێن ئەو شوێنی کە با بڵێنەوە ئیشی لەکەن لێرە سووتێنەرەکانتان و هەبوونی ئەو هەموو با بڵێن پاشماوە پزیشکێش کە لێرە هەیە یعنی کێشەکانتان هەمووی بەکۆی گشتی بۆچی ئەگەڕێتەوە بۆی بەرپرسان ینی ئاگایان لێ بێت و بتوان بەتەنگ ئەم کێشەیەوە بێن چکە ئەم کێشەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و تەندروستی مرۆڤ و زیندەوەرەکانەوە هەیە بەداخەوانێ وتم سیانە نەکردنی ئەو دوو ئامێرەیە بە پلەی یەکەم ینی کە پارێکی زۆریشی ناوێت ئەتوانین بە بڕێ پارەی کەم بڕ چەندە پێشتر دەرخستەمان بۆ کردبوون نزیکەی 12 میلیۆن دینار بوو 12 میلیۆن دینار ینی بۆ بڕە پارەیەک کە ئەتوانم لە چا ئەو مەترسیە کە لە کۆڵمان نەکاتەوانێ هیچ نییە باشە کاک محەممەد ینی 12 میلیۆن دینار بۆ حکوومەت چییە کە وەکو خۆشت پێ ئاماژەی پێگەی کە مەترسێکی زۆر گەورەیە لە کاتێکە تەندروستی سلێمانی و تەندروستیەکانی تریش بڕەپارەیەک لە ناو نەخۆشخانە تایبەتیەکان و تاقیگەکان وەرەگرن بۆ کۆکردنەوەی هەر کیلۆیەک لەو پاشەڕۆ پزیشکیانە هەر ناکرێت لەو بڕەپارەیە هەمانەوە ئامێرانی پێ چارەسەر بکرێتەوە ئەوە لە ینی داراییەتە ناوانێ یعنی ئێستا ئەمە وەکو ئەو وایە کە بۆ نمونە ئۆتۆمبیلەکان کە ساڵانە تازاکەیت و بڕێپارە و لێ وەرەگرن بۆ ژینگە لەو پارەی کە وەرەگیری بۆ ژینگە هیچی بۆ ژینگە سەرفەکرێت ئایا ئەچێتە سندوقی ژینگەوە کە لە دەستی ژینگە هەیەە بێگومان ناچێت لەبەرەوە ئەمەش واتێوە ناتوان ئەو بڕەپارەی کە وەریەگرن بۆ چاکردنەوەی ئامێرەکان بۆ دانانی ئامێری تر سوودی لێ ببینن هەر بڕەپارێک کە وەرەگیرێ لەسەر ڕێنمایی دارایی و بە ڕێنمایی دارایی وەرەگیرێت و هەر بڕەپارێکیش کە سەرفکرێت ئەبێ بە ڕێنمایی دارایی سەرفکرێت بۆ هەر کیلۆیەک لەو پاشەڕۆ پزیشکیانە تەندروستی چەندێک وەرەگرێت لە نەخۆش شوێنە تایبەتەکان ئێمە پێشتر لە 2000 زیاتر بوو بەڵام بۆ ئەوەی کە هانی نەخۆشخانە تایبەتەکان بین ئەو شوێنانی کە زبڵی مندیکەڵ وەیسیان هەیە هانیان بینکەوە هەمووی گەێنە دەست ئێمە و نەیبن بۆ تانجەرۆ بۆ شوێنی شاردنەوەی زبڵ تێکەڵای زبڵی ئاسایی نەکەن ئەو نرخەمان دابەزان بۆ 2000 دینار بۆ 2000 دینار لە ئێستا 2000 دینار باشە ئێوە سەبارەت بە کێشەی و ئامێران کاتر بە چارەسەرکردنی ئەم پاشەڕۆیە بدرێت نەخۆشخانە حکومی و تایبەتەکان ناچار ئەکرێن بە کۆکردنەوەی پاشماوە پزیشکیەکان و جیاکردنەوەیان و دوای کۆکردنەوەیان لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە ئەهێنرێن بۆ ئەم ناوچەیە لێرە پاشماوەکان بەشێکی ئەسووتێنرێت ئەو بەشەی تریشی کە فریان ناکەوێت ڕاستەوخۆکرێت بەژێر خاکەوە و لە زۆر ناوچەی تری باشووری کوردستانیش
سووتێنەری تایبەت بە پاشماوە پزیشکەکان نییە، بەڵکوم ڕاستەوخۆ تێکەڵ بە ڕەگەزە ژینگەیەکان دەکرێت و لە ژێر خاک دەنرێت. ئەمە ژۆکو بۆمبێکی نەتەقیوی لێدێت، لە هەر کاتێکدا بێ دەتەقێتەوە. مرۆڤ و زیندەوەران باجی ئەم پیسبوو نەدەدەن تا بەرنمەیەکی دیکەی ژینگە هەر شاد بن.